طبيعي باش هەژ دەرگای هەیە دەرگەچان زۆر قەرەباڕەختین دەرکە ناوی چ بوو جاری کە باسم کردی ناوی چ بوو ڕەیان حەدیث پێغەمبەری لەسەرەکەوە پاری تێنا چعانم بە ڕۆژی دەبیتن بەڵام چۆلترین دەرکە چیان دەرکەیە ئەو دەرکەیە کە حاجی خەڵکی جێبەجێ دەکاتن حاجی خەڵکی پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن ئەوەی یەک اعتکافکردن لە مەدینەی کە مزگەوتی پێغەمبەریە مقابل لەگەر حاجەی یەکێکی جێبەجێ بکەی بە یەک مانگ اعتکافی هەیە یعنی حاجەیەکێکی جێبەجێ باشە میهرەبانی ڕۆژێ 1000 کەس سەردانی دەکات 1000 کەس سەردان دەکات بە تەواڕی و بە عنایە و بە خودەج و بە ئیستیشاریات و بە عملیات ڕۆژانە 30-40 عملیاتی تێدا دەکرێتن حاجەی ئەو هەموو خەڵکی ئەو هەموو عایلەی جێبەجێ دەکاتن لێیەکە میهرەبانی دەتانین برێن بە پشتوانی خوای گەورە دەرکەک دەبیتن کە تێدا دەچینە بەهەشتی خوای گەورە لە هەما قبول بکاتن ئینسانی مسلمان کەنجی نەدەبیتە مؤمن کەنجی نەدەبیتە مؤمن بە دووشتی دەبیتە مسلمان بە دووشتی دەبیتە مؤمن یەکەمینیان وەقتەچی دەوێ زەمن دووەمینیان معلومەچی دەبێتن ئەو معلومە بچتە ناو مێشتی ئەو ئینسانێ ئەوجە مسلمان دەبیتە مؤمن وکە خوای گەورەش داوامان لێ دەکا ئەمە ببینە متەقی ببینە دەرەجەی بڕوادار کەوا پێویستی بە معلومە هەیە ئەو معلومەیە کودێ لە بۆ مسلمانی دەکەی پێ مؤمن یان ئەوەتە کتابێکی دەخینتەوە یان ئەوەتە حادیسە ڕووی دەدا لە ژیاندا دەیهەژێنی داچی دەمری بابی دەمری برای دەمری هاوسەری دەمری منداری دەمری برادەرێکی عەزیزی دەمری دەیهەژێنیتن کە ئەو دنیا ئەمە بەجی دێلین ها ئەمە ڕێبوارین ئێرە منزل نییە ئێرە مەمەڕە یعنی بەڕاستی ئەمە وەکو ڕێبوارێکین مهمە وەکو ڕێبوارێک وەکو میوانێک تەمەشا ئەو دنیای بکەین ئەمە خاوە ماڵ نینە بەڵکو ماڵی حەقیقی چێیە رب العالمین مالک الملکە کەسمان هیچ ئیسمان نییە کەسمان هیچ ئیسمان نییە ئەوەی جوان تێ بگەین ڕێبوارێکین و ئێرە بەجی دێلین خوای گەورە عاقبەت خێرمان بکە خوای گەورەمان لێ بکە ئەلەو دنیای کورتەی کە دنیا تەنها لە بێکشتی باشە پێ بچێ بەهەشتێ هەوڵ بدەین بچینە بەهەشتێ هەوڵ بدەین ڕازامەندی رب العالمین بدەستبینین بگەینە دەرەجەی متەقی ومێد دەکەم سەرکەوتوی بیتن ئەو دەورەیە ومێد دەکەم هەمومان بتانین احتیمام بە میهرەبانی بدەین میهرەبانی ڕێبوارەچین تێیدا تێش و قیامەت کۆ دەکەینەوە بە پشتوانی خوای گەورە لە هەما قبول بکە میهرەبانی دڵسۆزی و لێزانی